بەراوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر تێپەڕبوونی 32 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەکەین دژی ڕژێمی باس هەروە باس لەوە دەکەین دوای ڕاپەڕین بۆچی دەستکەوتەکانی ڕاپەڕین لەبار بران و دزران و ئێستش کە یادی 33 ساڵەی ڕاپەڕینە بۆچی پەرلەمانێکی ماوە بەسەر چوومانەیە حکوومەتمان ماوە بەسەر چووە ئەنجومەنی پارێزگاکان و لە هەمان کاتدا کێشەی موچە هەیە و تەنانەت کێشەیە لەسەر لیستی موچە ڕاقسە لەسەر ئەوەشکن لە یادی ڕاپەڕیندا خەڵکی کوردستان دەتوانێت ڕاپەڕین یاخود گۆڕانکاری بە نوعێکی دیکە ئەنجام بدات و باز لە ڕۆڵی ئیسلامیەکانیش دەکەین لە ڕاپەڕینی ساڵی 1991 لەگەڵ هەرێک لە بەڕێزان شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و پێشمەرگەی دێرین هەروە لە ڕانێشەوە دکتۆر ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری قسە لەسەر ئەم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا شوان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین 33 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ڕاپەڕینی خەڵکی کوردستان دژی ڕژێمی باس بۆچی دەستکەوتەکانی ڕاپەڕین لەبار برانەوەی کە حکوومەتێکی یەکگرتومان نەبێ پەرلەمانێکی کارە و بە هەمان شێوە دوو ئیدارەی و داهاتەکان لە دەستی حیزبدا بن؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان بۆ بەرنامە و بۆ کەناڵەکەتان سپاس دەکەین لای خۆمانەوە بەوە بۆنەی ساڵوەگەڕی ڕۆژی ڕاپەڕین کە ئەمڕۆکە 5 سەیە واتە 32 ساڵ بەر لە ئێستا چەخماخەی ڕاپەڕین لە شاری ڕانیا دەستی پێکرد کە لە ماوەی 18 ڕۆژدا دەتوانین بڵێن هەرچی خاچی هەرێمی کوردستانە لەژێر نیر و ڕچێفی حکوومەتی وسای عێراق ڕزگاری کراپاکرایەوە. دیارە ڕاپەڕین هیوا و ئاواتی خەڵکی هەرێمی کوردستان بوو بە حکمی ئەوەی خەڵک لە مێژ بوو بە جۆرەها شێوە شۆڕشی لە پێنا و سەر بەخۆی و ڕزگارکردنی خاچی هەرێمی کوردستاندا دەکرد وە قوربانی زۆر و بێوێنەی لەو پێناوەدا و خوای گەورەش ئێمەی گەیاندا ئەو قۆناغەی کە ڕزگار بین و ئازاد ببینە خاوەنی خاچ خۆمان بەڵام هەر ئەو سازوو لە ماوەی 18 ڕۆژدا کە خاچی هەرێم ڕزگاری کرا بەڵام هەر دوای ئەوسا بۆ سیویەکی سێ دەتوانین بڵێین زۆربەی ئەو شوێنانەی کە خەڵک بە خوێن ئازادی کردبوو گیرایەوە. دیارە ڕاپەڕین دەستکەوتێکی گەورەی مێژوویی بوو دەتوانین بڵێن ئەو حکوومەتەی ئێستا هەیە نەتیجەی ئەو ڕاپەڕینە بوو. ئەو ڕاپەڕینەش دووسەرە بوو، هەم بە پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان بوو، هەمیش لە نێوخۆ بە هێز و توانا و بازووی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان بوو. تەنانەت خەڵکێک ئەو کات هەبوون چەکداری حکوومەتیش بوون بەڵام بەشداریان لە ڕاپەڕینەکەدا کرد. بە هەر حاڵ نەتیجەی ئێستای لێکەوتەوە کە حکوومەتێکی خۆماڵیە ئەو حکوومەتە بەرهەمی خوێنی زۆرە و خەون و خەیاڵی هەموو لایەکمان بوو بەڵام بەداخەوە کە ئێستا ئەو حکوومەتە کە دەستکەوتێکی گەورە بوو لە ئەنجامی ئەو شێوازە خراپەی حکومڕانی کە لە هەرێمی کوردستان دەیکەن دەتوانین بڵێن هەندێک لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بەدەست نەهاتن و هەندێکیشیان لە دەست دران. دیارە ئەوەش سوچی سەرەکی سوچی خۆمانە بەو مانایی سوچی لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانە نەک خەڵکی بندەستە و ژێردەستە و خەڵکی فەقیر و هەژار. دیارە فترەیەکی زەمەنی دوور و درێژە کە دووسێ لایەنی سەرەکی دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان حکم دەکەن بە تایبەتیش دوو لایەن. دیارە ئیمتیحانی خۆیان دا بەڵام لە ئیمتیحانەکە وەکو پێویست دەرنەچوون شکستیان خوارد. ئێستا ئەوە بۆ تەمای ئەوەی کە خەڵک زۆر جار لە شەقامبی داوای مافی خۆی بکە و خەڵک لە کۆمەڵێک ڕۆوە
پێویستی بە ژیانە و محتاجە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو سەروەت و سامانە زۆر و زەوەندەی کە هەیە ناتوانانی خەڵک تێر و تەژی بکە، ناتوانانی خەڵک بژێنی تەنانەت خزمەتە سەرەتاییەکانیش بۆ خەڵک بەرهەڤ ناکە و لە ئەنجامی ئەو نادادگەریەی ئەو جۆرە تەعامولەی کە حکوومەت دەسەڵات لەگەڵ خەڵکی هەیە کە فەرق و جیاوازی لە مابەینی ناوچەکاندا دەکات، لە مابەینی حزبەکاندا دەکات، لە مابەینی خەڵکدا دەکات، چێی تەواو لەگەڵ خۆی بی و وابەستەی خۆی بی لەسەر ئەساسی حزبیەت مەحسوبیەت، لەسەر ئەساسی تعسوب و دەمارگیری قەومی هەتا کوتلەگەری هەتا وابەستەی ئەشخاص بوون، یعنی دعم و کۆمەچی هەندێک خەڵک دەکات کە پێشتر خاوەنی هیچ نەبووین، ئێستا بوونەتە خاوەنی زۆر شت، بەڵام خەڵکێکیش کە بێلایەنە کە خاوەنی سەروەت و سامانێکی زۆر و زەوەن بووە لە ئەنجامی ئەوەی ئێستا ڕێگای کار و کەسابەتی ئازادانەی پێنادرێ، ینی دووچاری هەژاری و نەداری بووە. باشە مامۆستا دەکرێت بڵین دەسەڵات بەرهەمی ڕاپەڕین لەلایەن دەسەڵاتەوە دزرابێت جا چ لەوەی کە ڕێگریان کرد بێ هێزێکی بڵێن یەکگرتوو هەبێت لە ڕووی هێزی ئەمنیەوە، لە ڕووی دابەشکردنی سەرۆت و سامانەوە، لە ڕووی دابەشنی خاکی کوردستانەوە، ینی بەرهەمەکەی دزرا لەلایەن دەسەڵاتەوە و بە گەندەڵیش بێگومان دەستکەوتەکانی ڕاپەڕین یا بەرهەمی ڕاپەڕین کە کیانی کووردە کە دەسەڵاتی کووردە بەو مانای کە ئەو کیانی هەمووانە دەبێ هی هەمووان بی و ئەو دەسەڵاتەش دەبێت دەسەڵاتی هەمووان بی، هەر ئەو مەبادیانەی کە شۆڕشی لە پێناوکراوە بە تایبەتی خۆیان کە مەسەلەی دیموکراتیەتە یەکێک لە مەبدەئەکان پرەنسپەکانی دیموکراتیەت تەداویلی سولتەی سەلمیە لە ڕێگای سندوقەکانی هەڵبژاردن، بەڵام بەداخەوە ئەوان لە هەڵبژاردنەکان تەزویر دەکەن، فشار دەکەن، بە هەر شێوازێک بی دەسەڵاتیان قورق و مۆنۆپۆل کردووە، هەتا یەکەم جار کە حکوومەت پێکات دەسەڵاتیان دابەش کرد بە شێوازی 50/50 هەتا شێوازی هەڵبژاردنیش، یعنی کە ڕێژەی سەداحوتیاندانە خەڵکێکی زۆر لە حزبە شۆڕژێڕەکانیان ماروم کرد، بێبەش کرد کە ڕێگەیان پێنەدا بەشداری لە دەسەڵاتەکە بکەن، کە ئەو کاتیش لەسەر نەتیجا خەریک بوو بکەونە تەقە لە یەکتر شەڕ بەرپا بکەن، بەڵام دواتر کردیانە سیستەمی 50/50 پێک هاتن کە تا ئێستاش دەتوانین بڵێن لەسەر ئەو بنچینەیە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن، هەموو جنگەکانیان قۆرق کردووە، مۆنۆپۆل کردووە، ئەوەش بۆتە مایی شتێکی یا شێوازێکی زۆر خراپ لە هەرێمی کوردستان کە فەرقە و جیاوازی لێکەوتەوە، کە نادادگەری لێکەوتەوە، تەنانەت ستەم و بێدادیش، یعنی ستەمیش لە خەڵکێک دەکەن، کەواتە ئەو دەستکەوتە ئەو بەرهەمە کە هی ڕاپەڕین بوو کە هی هەمووان بوو بە قوربانی دانی هەمووان بوو، یعنی دزراوە بەو مانایی قۆرغیان کردووە بەس بۆ خۆیان، هی هەمووان نییە، هەمومان مشارێک بین لە بەرهەم، لە داهات، لە حکم و لە دەسەڵات، تەنانەت خەڵکێک ئەگەر لە چیاش بی ئەو کات کە شۆڕژێڕش بی نەک هەر هی حزبی غەیری خۆیان، بەڵکو خەڵکێک هەن لەگەڵ حزبەکەی خۆشیانن بەڵام لە کوتلەی خۆیان نین، وابەستەی ئەشخاصەکانیان نین، تا ڕادەیەکی زۆر مەحروم کراون، دەشتوانن لە خەڵک بپرسن، ئێمەش لە ناو خەڵک دەژین، تێکەڵیمان لەگەڵ خەڵک زۆرە، یعنی بەڕاستی خەڵکێکی زۆر لە خۆیان ناڕازیە، بەڵام وەک بڵێ ناچارن و تا ئێستا ڕێگەیان نەداوە کە بەدیلێک پەیدابی. بەهەرحاڵ ئەوان باسی تەداولی سولتەی سەلمی دەکەن بە شێوازێکی سەلمی، بەڵام بەڕاستی بە چەک، بەهێز، بە قووەت، بەهێزی نیشتیمانی خەڵک یعنی دەسەڵاتیان قۆرق کردووە، ڕێگە نادەن کە بکەوێتە بەردەستی خەڵکی تریش. جا بەداخەوە ینی کە تەماشەش دەکەین ئەوە بەس بۆ بەرامبەر خۆیان نیە، تەنانەت دوو حزب لە نێو خۆشیان تا ئێستا ینی خاچی هەرێمی کوردستانیان
دابش کردووە پێشمەرگەیان دابش کردووە ئاسایشیان دابش کردووە ئابوووریان دابش کردووە هەموو شتەکان دابش دوو سوپاس دەکەم مامۆستا بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر جەنابشت بە خێربی سوپاس دەکەین کە لە ڕانیەوە لەگەڵمانی سەبارەت بە بەشداریەوە کومەڵبەندی ڕاپەرینی کۆمەڵی دادگەری چەند ساڵێکە بایکۆتی یادی ڕاپەرین دەکەن هۆکارەکەی پێوەستە بەچی نیگەرانی لەو بارودۆخی کە خەڵک تێیدایە و لە ڕووی خزمەت گوزاریش ناوچەکە تێیدایە بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاو لە ئێوە لە بینەرانی ئازیز و ڕێزسڵاوان هەیە بۆ کاکشان میوانی ئازیز بەرنامە دیارە لە ڕاستیدا ئێمە کومەڵبەند بڕیارماندا بەڵێ بایکۆت ئەوە 2 ساڵە بە بەردەوامی ساڵانی پێشووتریش بەڕاستی بە شێوەیەکی جزئی بەشدارێکی کەممان دەکرد لە کۆی ئەو یاددانەی کە ئەو یاد چالاکیانەی کەوا لەو ڕۆژەدا لەلایەن حکوومەتەوە یان لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە ئەنجام دەدرێ ئەم ساڵ و پاریش بە تەواوی کۆی چالاکیەکانمان بایکۆت کرد لەبەر چەند هۆکارێک لە گرنگترین ئەو هۆکارانە ئێمە بەڕاستی هەز دەکەین خۆمان و پاشانش خەڵکەکە بە تێکرا نیگەرانە لە ئەو ئەنجامانەی کەوا دوای ڕاپەڕین خەڵک پێی گەیشتووە و ئەو یادانەش بوونەتە یادێکی ڕۆتینی هیچ کار هیچ پرۆژێش تێدا ئەعلان ناکرێت هیچ وعدێک و پەیمانێکی پێویست کە پەیوەست بێ بە ژیانی خەڵکیەوە بە خەڵک نادرێ تەنها چەند چالاکیێکی زۆر ڕۆتینی دیاریکراوە بۆیە ئێمە پێمان وایە کە خەڵکی ئەو دەڤەرە شایستی زۆر لەوە زیاترە کە تەنها بە کۆمەڵێک چالاکی ڕۆتینی یادی ئەو ڕۆژە مەزنە بکەنەوە کە دەستپێکەکەی لێرەوە سەرچاوی کرد بۆیە ئێمە هاوسۆز لەگەڵ خواستی خەڵک لەگەڵ نیگەرانیەکانی خەڵک بڕیاری بایکۆتی یادەکانی ڕاپەڕینمان کرد بەڵام لەگەڵەوەشدا ئێمە وەکو خۆمان لە چوارچێوەی کاری حیزبی خۆمان چەند چالاکیێکمان ئەنجام کە پێمان وایە کە خەڵکەکە بەڕاستی پێویستە کە ئەو زۆرە پاڵپشتیانەی بکرێت لەوانە ئێمە وەکو خۆمان لە چوارچێوەی کاروباری حیزبی چالاکی تایبەت بە خۆمانمان هەبووە بەڵام لە چالاکیە گشتەکاندا بایکۆتمان کرد باشە بەس کاکتۆر سەبارەت بە دۆخی خزمەت گوزاریش لەو ناوچەیە زۆر خراپە چونکە باسی زیاتر لە 100 پرۆژەی ڕاگیراو دەکرێت کە پاریان بۆ تەرخان ناکرێت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و بەڵێنێکیش هەبوو جێگری سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو چەند کیلۆمەترێک دووسایدی ناوبازاری ڕانیە کە چەند دوکانێک تێکدران کرا بەدەستکەوت ئەمە مای عیبە و شکستیش نییە بۆ دەسەڵات بە تایبەتی کە ناو بازارەکەش دوای 13 ساڵ تاکو ئێستا تەواو نەکراوە بەڵێ بەتەکێت یعنی ئەگەر بێت و شایستەی خەڵک لە بەرچاوبژیرێ ئەوەی کە دوای 13 ساڵ چەند مەترێک جادەی دووسایدی ناوشار بکرێتە دەستکەوت و پێشکەش بە خەڵکی بکرێت لە ڕاستی داوا وەکو جۆرێک لە خۆکردنەچاوی خەڵکە و شتێکی ناشایستەیە ئێمە هەر کارێک هەر هەوڵێک ئەگەر بچووکیش بێ باەخ خۆی هەیە مناڵێن بێ باەخە بە تەواوی سفر نییە بەڵام لە ئاستی چاوەڕوانی خەڵک و لە ئاستی پێداویستەکانی خەڵک و لە ئاستی شایستەی خەڵکی دەڤەری ڕاپەڕی نییە چەند مەترێک جادە قیرکردن کە 13 ساڵیش بەسەر جێبەجێکردنیدا تێپەڕیوە ئەمڕۆ بکرێتە دەستکەوت بەڵکو بگرە پێویستە خزمەت گوزاریەکانی ئەو سنوورە ئاوری جدیان لێ بدرێتەوە خەسەخانەیەکی 290 قەرەوەڵەیی ماوەی 10 بۆ 15 ساڵە لەم شارەدا بەس هەیکەلی بۆ دروستکراوە تا ئێستا لای بەرادا نەکراوەتەوە بکرێتەوە تا ئێستا نەخۆشخانەیەکی شایستە بە دەڤەری ڕاپەڕین لە سنوورەکەدا نییە ئەوەی کە ئێستا کراوێشە دەبێت بودجەیەکی باشی بۆ تەرخان بکرێت هەتا ئەوەی کە کراوە جارێشتر نۆژەم بکرێتەوە جارێشتر دیزاینەوە بکرێتەوە و پاشان چەندی خزمەت گوزاری تر خزمەت بڵێن پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە پرۆژەی جادەی گەیاندنی ڕانیە بە سلێمانی بە شارەکانی تر بڕۆ ئەو ڕێگەیە بۆتە ڕێگەی مەرگ هەفتانە زۆر جار ڕۆژانە هیچ کاتێک نییە ماگانە تێنە پەڕێتکەوە قوربانی لەو ڕێگەیە نەکەوێتەوە ئەمانە چەندی پرۆژەی تر کە لە سنوورەکەدا پێویستیان ببوون هەیە پێویست بۆ تا ئێستا حکومەت لەو قۆناغی ئێسەدا بیر لەوە بکاتەوە کە
پرۆژەی ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان لە سنوورەکەدا دروست بکات نەک ئەو خزمەتگوزاریە سەرەتایانەی کە تا ئێستاش خەڵک خەونی پێوە دەبینێ نایشارینەوە کە دەڤەری ڕاپەڕین پشتی شەری بەردەکەوێت لە کۆچی گەنجان هەتا ئێستاشی لەگەڵا بێەوەی کە ئامارەکان ئاماژەی پێدەکەن گەنجان لەو سنوورە کۆز دەکەن بەرەو دەرەوە بەرەو هەندەران لەبەر چی لەبەر نەبوونی خزمەتگوزاری لەبەر نەبوونی هەلیکارە لەبەر نەبوونی پێداویستەکانی ژیانە ئەوانە بەڕاستی هەمووی نەقسی گەورن ئایبەیەکن بە نێوچوانی دەسەڵاتەوە کە تا ئێستا ماوەی 30 ساڵ زیاتر هەر حکومڕانی و دروستبوونی حکوومەتە گەر 92شیان بۆ حسابکەی دەستپێکی 93شان بۆ حسابکەی بە تاکێت 31 ساڵ تێپەڕیەوە بەسەر دەسەڵاتیاندا بەڵام بارودۆخی خەڵکی لەم قۆناغەدا لەو ئاسەدایە باشە بەس کاکتۆر وەکو هەلیکار کە باسی زۆربەی کۆچی گەنجان لە سنووری پشدەر و بڵێن ڕانیە و ئیدارەی ڕاپەڕینە پێویستە بە نەبوونی هەلیکار خۆ ناوچەکە بڵێن ناوچێکی دۆڵەمەندە بە کشتتوکاڵ بە سامانی ئاژەڵ لە ڕووی گەشتیاریەوە بەیاخێکی ئەو تۆی پێ نەدراوە ینی بۆیە هەلیکار نییە پێش ینی قەیرانە دارایەکەش مەسەلەی کۆچی گەنجان ئەگەر بێت و دیراسەیەکی وەری زانستی بکرێ هۆکار زۆرە یەکێک لەوانە نەبوونی هەلیکاری شایستەیە پاشان با ئەو دەرفەتانە لەو سنوورەدا هەبێ گەر بێت و پاڵپشتی حکومی نەبێ بۆ بە ئەنجامگەیاندنی پرۆژە خزمەتگوزاریەکانە پرۆژانەی کە پێویستە خەڵک لەخۆ بگرێت و گەنجان لەخۆ بگرێت تاقە و توانای گەنجان لەخۆ بگرێت گەنج بە ژیانێکی شایستە بە قودرەتی خۆی بتوانێت ژیانی شایستە بە خۆی دابێمکات بە تاکید بە چەند پرۆژەیەکی دیاریکراوی بچووک لەسەر ئاسی گروپێکیان تاکە کەسێک مەجموعە کەسێک ناتوانێت خواستی گەنجانی سنوورەکە تێر بکات سەبارەت بە کەرتی کشتتوکاڵ ئەوە براجوتیارەکانمان زیاتر ئەوە دەزانن کە لە ڕاستیدا لە پاشەکشەیەکی زۆر زۆردایە یعنی دەرفەتی ساختکردنەوەی بەرهەمە ناوخۆیەکان و پاڵپشتی حکوومەت بۆ پرۆژەی بڵێن کشتتوکاڵی بە تاکید زۆر لاوازە ئەو براجوتیارەکانمان هەسپێرەکەن ئەوەی کە زۆر زەق و دیارەکە لەو سنوورەدا لە بواری کەرتی کشتتوکاڵ برەی پێدرێ مەسەلەی گەنمە زۆر جاریشەیە بە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ پارەی گەرمی جوتیاران لە حکوومەتی مەرکەزیەوە دابین ناکرێەوە ئەوەی کە دەشکرێت بە تاکید ئەو خەرجی کە لی سەرفکراوە دەری نایێنێتەوە بۆیە ئەوانە ناتوانین بڵێن دەبنە ئەو سەرچاوانێک کە خواستی گەنجان تێر دەکەن مەفروض بوو لەم سنوورەدا تا ئێستا چەندین کارگەی گەورەی بەرهەمهێنان لە سنوورەکەدا کرابایەوە کارگەی شیرەمەنی زۆر گەورە مەفروض بوو لە سنوورەکەدا کرابایەوە کارگەی شەکر و کارگەی چونکە زەویی بە پێتی تێدایەوە توانای بەرهەمهێنانی سەرچاوە مادەخاوەکانی ئەو جۆرە بابەتانە هەیەەوە چەندی شتی تر کە دەکرێت کەسانی دڵسۆز و بە ئەزمون و کەسانی بەتوانە و شارەزا لەو باراندا کۆ بکرێتەوە بیرلەوە بکرێتەوە کە کارگە و معاملی گەورە و باش لە سنوورەکەدا دروست بکرێت بۆیەکەوە قودرەت و توانای گەنجان لەخۆ بگرێت و خەڵک وە گەنجی خەڵک بێر لە ڕۆیشتن نەکاتەوە لە سنوورە بەڵە سوپاس دەکەم کاکتۆر دێمەوە خزمەتت مامۆستا شوان بین و لای بڕێزت سەبارەت بووی کە ئێستا دۆخەکە بڵێن هەم لە ڕووی حکومڕانیەوە هەم لە ڕووی ئابووری و لە ڕووی موچە و هەلیکار و ئەوانە خراپە ناوخۆ خراپە لەگەڵ بەغدا حکومڕانی هەرێم دەرفەتێکێ بۆ ڕاستکردنەوەی حکومڕانیە دەکرێت ڕاست بکرێتەوە بەڵێ خۆی بەڕاستی کاک حەچیمی بەڕێز بە پێی ئەو دروشمانەی کە ئەو حزبانە کە ئێستا لە دەسەڵاتن شۆڕشیان لە پێناودا کردووە یا کاتی شۆڕش و شاخ بەرزیان کردبوون و حەقوە نەبوو بە ئەمڕۆیان گەیان بەڵام بە هەر حاڵ ینی من وەکو دەرفەت هەیە بەڵام نیەت و عەقلیەت نابینم لەلای ئەو دەسەڵاتەی کە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن نیەتیان وابی ڕغبەتیان وابی کە گۆڕانکاری جەزری ئیجابی بکەن یا بە خۆیان دابچنەوە بە شێوەیە کە خزمەت بە کۆی پرۆسەی هەرێمی کوردستان بکات هۆش بە کۆمەڵێک بەڵگەوە باسەکەم چونکە
تەنیا ساڵێک و دنیا بارودۆخی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕۆوە خراپە. ڕاستە ئێستا خراپترە بە تایبەتی لە ڕووی سیاسی، لە ڕووی دیبلۆماسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی. لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە بەڕاستی وەکو جاران وڵاتان تەعامولمان لەگەڵدا ناکەن و بەغداش یەک لەو لایەنە سەرەکیانەیە کە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست دەکا. لەو کێشانەدا مەبەستم ئەوە نییە کە بەغدا ناحەق بی، بەڵام بە زۆرەها شێواز فشار لە هەرێمی کوردستان دەکا. ئەوە بە بەڵگە بۆ ئەوە دێنمەوە کە بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسیەوە باش نییە و وڵاتە زڵهێزەکانیش لە ئێستادا باشتر لە بارودۆخی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە دەسەڵاتداران ئەوانەی کە حکوم دەکەن حاڵی بووین. بۆیە تا ڕادێک پشتیان تێکردون ڕوویان لێ وەرجێڕاون وەکو جاران هاوکاریان ناکەن. تەنانەت ئەو هاوکاریانەی کە هەشە لە چاوجاران کەمترە و پێم وایە بۆ فترەیەکی تر هەندێک شتی تریش دەبڕدرێ. بۆ نمونە ئەگەر نمونە بە هاوکاری هاوپەیمانان بینینەوە بۆ هێزی پێشمەرگە، جاران 20 ملیۆن دۆلاریان هاوکاری هێزی پێشمەرگە دەکرد، ئێستا کردویانە بە 15 ملیۆن و هەتا ساڵی 26 بەردەوام دەبی ئیتر کۆتایی پێ نایێنن. جاران زیاتر هەرێمی کوردستانیان لە هێرشا نێودەوڵەتیەکان یا هەرێمیەکان دەپاراست، ئێستا خۆی لێ بێ ئاگا و خۆی لێ دەخل دەکەن. ئێستا ڕێگە بەوە دەدەن کە لە وڵاتە زڵهێزەکانی وەکو ئەمریکا سکاڵا لەسەر هەرێم بکرێ یاخود مەلەف دروست بکە یاخود مەلەف زیندوو بکرێتەوە کە لە داهاتوودا لەوانەیە هەموو ئەو شتانە بەڕێوە ببن ببێتە هۆی دادگاییکردنی هەندێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان کە سەرۆت و سامانی خەڵکی هەرێمی کوردستانیان بردووە. ئیدی وەزعی هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیەوە دەبینین لێرە و لەوێ زۆر جار موشک باران و بۆردمان باران دەکرێت بۆتە ساحەی تەڕاتێن و نەک هەرێم هەتا عێراقیش سیاداتی بڵێن جەوی خۆی پێ ناپارێزێت. لە ڕووی ئابووریەوە بەڕاستی پارە و سەرۆت و سامان و داهات زۆرە، بەڵام وەزعێکیان خوڵقاندووە کە خەڵک خۆزگە بە مەرگ بخوازی. بۆ نمونە بێکاری زۆرە، بێدادی زۆرە، خزمەتگوزاریەکان بەڕاستی نین، ئەوانەی هەشن زۆن گران بەهان. بۆ نمونە بازیان زۆر کردووە، تەماشە دەکەین کرێی کارەبا و ئاو و خزمەتەکانیان زۆر کردووە. خەڵک ناتوانانی پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدا، خەڵک ڕوو لە هەندەران دەکات، لە دەریاکان دەخنچێ، خەڵک لەسەر شەقامەکان دەکەوی بێماڵە بێحاڵە، خەڵک لەسەر شەقامەکان نەفرەت لە دەسەڵات دەکا خۆزگە بە بەعسی بائیت لە ناوچوو دەخوازی کە بگەڕێتەوە. ئیدی هەموو ئەوانە ئاماژەی خراپن کە خەڵک لە دەسەڵات بێزارە و دەسەڵات وەزعی خراپە، بەڵام بەداخەوە کە دەسەڵات تا ئێستا دان بەوەدا نایەنی بێمنەتانە مامەلە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان دادەکات. تەنانەت ئەگەر گوێمان لە هەندێک لێدواندەرانیان بی بەرامبەر بە وڵاتانی دەرودراوسێش تا ئێستاش زمانی زبر بەکاردێنن کە ئەوەش لەلایەکی ترەوە لە ڕووی سیاسی نەک خزمەت بە هەرێمی کوردستان کا بەڵکو و کێشە و بێشە و سەرئێشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست دەکا. لەلایەکی تر ئەوان باسی مەترسی لە نێوچوونی کیانی کورد دەکەن یا زەرورەتی پاراستنی کیانی کورد، بەڵام بەڕاستی زۆر دۆستیان لە هەرێمی کوردستان لە دەستدا لە ئەنجامی ئەو تەعاملی لەگەڵ خەڵکیان کرد، لە خەڵک تێنەگەیشتن بە دوای داواکاریەکانی خەڵک نەکەوتن، مەرامی خەڵکیان جێبەجێ نەکرد لە کاتێکدا کە هەیان بوو کە زۆر دەوڵەمەند بوون. ئێستاش بە بیانووی ئەوەی کە بودجە نییە موچە نییە ئاوا تەعامل لەگەڵ خەڵکدا دەکەن. بەغداش لە ئەنجامی ئەو دادگایی کە هەیە کە دادگایەکی دەستوریە قەضائیە، ڕۆژێ بۆ ڕێژێ بڕیاری تون بەرامبەر بە هەرێمی کوردستان
دەردەکە هەموو ئەو بڕیارانەش تەحجیم و تەضعیفی هەرێمی کوردستان دەکەن هەتا هەوڵی ئەوە هەیە لە سیستەمی فیدرالی هەرێم بەرە و پارێزگا و ئەوانە بڕوە بۆ نمونەیەکی گچکە کە خەڵک زۆر هەستی پێ ناکە ئێستا باس لە بە سیستەمکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەن خۆ لە ڕوێکەوە بەغدا حەقی خۆیەتی لەبەر ئەوەی عراقێکی فیدراالە بۆ ئەوەی بە پاچی بە چاچی موچەی مانگانە بەدەستی فەرمانبەران بگا بەڵام بڕوا بکەن ئەو ماناشی تێدایە کە دەیەوێ خەڵکی هەرێمی کوردستان وابەستەی بەغدابی لە دەسەڵاتی ئێستا بێم نەدبی ئیتر ئەوە دووسەرێ ئیجابیات و بەڵام سوچەکە تاوانەکە هەمووی دەکەوێتەوە سەر تۆی دەسەڵاتی هەرێم کە لە گوێی گایدا خەوتووە یعنی خۆی لە خەڵک بێخەبەر کردووە. سوپاس دەکەم مامۆستا. کاک دکتۆر ڕزگابێمە خزمەت بەڕێز سەوارت بەوەی کە ئێستا لە سەروبەندی ڕاپەڕینی خەڵک نیگەرانە هێزەکانی دەرەوەی دەسەڵات نیگەرانن دەکرێت ئەم بارودۆخە ڕاست بکرێتەوە و بەچی ڕاست بکردوەندی خەڵک بڕواایە وایە کە پێویستیان بە ڕاپەڕینێکی دیکەیە بەڵام بە ئالێتێکی جیاوازتر دەکرێت ڕاست بکرێتەوە ئەم دۆخەی هەرێم؟ گومان لەوەدانە هیچ بارودۆخێک لە ئاسێکدا ناوەستێ و بەتەکیت بڵاوکردنەوەی بە ئومێدیش ئەمە کاری دەسەڵاتە و خەڵکی نزیک لە دەسەڵاتە بۆیە هەمیشە هەر هێزێکە بێ گۆڕانکاری لە ساحەکەدا بکە ئەکی دەبێ سەرچاوی ئومێد بۆ خەڵک ئەگەر ئەو هێزانێکی ئێساش لە ساحەکەدانین ئەگەر سەرچاوی ئومێد نەبن بەتەکی تێزێکی دیکەی بەدیل لێت سەرچاوی ئومێد دەبێت چونکە مادام ژیان بەردەوامە مادام خەڵکی هەستی نیگەرانیان لەلا قوڵ بۆتەوە بەتەکیت ئەمە ئەوە دەخوازێت کە ئەم بارودۆخە گۆڕانکاری بەسەرا بێت بارودۆخ گۆڕانکاری کردنیش لە بڵین لە بارودۆخدا بەتەکیت پێویستە هێز و تەوژمی جۆرا و جۆریان هێزێک ڕابەرایەتی بکات کە بتوانێت گۆڕانکاری بکات ئەگەر بێتەوە هێزانی کە ئێستا لە دەسەڵاتدان ئەوانە ڕابەرایەتی گۆڕانکاری نەکەن کە من هیچ ئومێدێکم پێیان نەماوە لە ڕاستیدا بەڵام ئەوە ئەساوە لەعەلا تەوژمێک لە ناویاندایان بۆ خۆیاندا بستنەوە کە بتوانن بێت جۆرێک لە گۆڕانکاری لە شێواز و سیستەمی حکومڕانی و بیرکردنەوەی خۆیان بەرامبەر بە حکومڕانی و بەرامبەر بە خەڵک و بەرامبەر پێداویستەکانی خەڵک گۆڕانکاری بەسەرا بێنن بە شێوازی ئیدارەدانی ئەوەی کە ئێستا لە ساحەکەدا ئیدارەی واقعەکە دەکەن بە تەکیت ئەو کاتە هەندێک دەرەنجام دەداتە دەسەوە بەڵام ئەوە بە تەکیت لای من و لای چەندی خەڵکی تریش لای زۆرینەی خەڵکی کوردستان پێم وایە هیچ ئومێدێک بە هێزەکانی دەسەڵات نەماوە بۆیە دەبێت هەرچۆنێک بێ ئەم گۆڕانکاریە هێز و تەوژمێکی تر جا هێز و تەوژمی جەماوەریە یاخود هێز و تەوژمی سیاسیە بە تەکیت هەر هێز و تەوژمێکی سیاسیش پاڵپشت بە جەماوەر نەبێت ناتوانێت هیچ گۆڕانکاری بکە ئەمڕۆژ وێزگەیەکی گرنگ کە گۆڕانکاری تێدا دەکرێ و نەخشەی سیاسی هەر سنوورێک هەر ژینگەیەکی تێدا دەگۆڕێ بە تەکیت بریتین لە وێزگەکانی هەڵبژاردن کە بەداخەوە دەسەڵات تا ئەندازەیەک توانێتی لەوە سەرکەوتوو بێ کە خەڵکی بێومێت بکە لە هەڵبژاردن بە تایبەتیش دەنگی ناڕازی کە هەموو ئەو دەنگانەی کە ناڕازین و بێومێدن لە هەڵبژاردن دەنگی دەرەوەی دەسەڵاتن ئەم بۆ وای کردووە کە چەقبەستویەک بە بارودۆخی سیاسیەوە ببینرێت ئەگەر ئەم بربەستە تێپەڕێنرێت ئەو کاتە بە تەکیت هێز و تەوژمی جەماوەر لەگەڵ هێز و تەوژمە سیاسیە دڵسۆزەکانی ساحەکە بە تاکید گۆڕانکارێکی ئەرێنی لە ساحەکەدا دروستەکان بە تایبەتی شوێزەکانی دەنگدان و هەڵبژاردن دەبنە وێزگەی گۆڕانکاری بەڵام ئەوە جوڵەی پێویستە ئەوە ئومێدی پێویستە ئەوە دوورکەوتنەوە لەو دەردانی کە دەردی کوشندن لە بۆ گۆڕانکاری بە تایبەتیش بێ ئومێدی و سەری خۆڵگرتن ئەوانە وا دەکات کە باشە بەس کاکتۆر پرۆسەی گۆڕانکاریەکە دوا بخن ئەگەرنا بە تاکید ساحەکە پێویستی بە گۆڕانکاریە باشە بەس ئەم جارە بڵین تایبەتمەندی نییە لە هەڵبژاردنەکە بەوەی کە بۆ منە هەوڵ هەیە کە موچە بخرێتە سەر بەغدا لەمە دووە پارتیویکێتی نەتوان موچە وەکو کارتێک بەکاربێنن و بە هەمان شێوە کوردستان کراوەتە چەند بازنە کۆمیسیۆنی عێراق هەڵبژاردنەکە بەڕێوە دەبا هەندێک تایبەتمەندی هەیە دەکرێت بێتە سەرەتایە بۆ گۆڕانکاری ئەگەر خەڵکێکی زۆر بەشداری بکە؟
بەتاکید ئەو گۆڕانکاریان کە لەم دوایانەدا لەسەر مەسەلەی هەڵبژاردن هاتوونەتە پێش ئەمانە مای دڵخۆشین و دڵخۆشکەرن بۆ هەر هەیز و تۆژمێک بۆ هەر گەنجێک بۆ هەر هاوڵاتێک کە بوێ ئەو بارودۆخی کە ئێستا لە ساحەکەدا وەکو خۆی نەمێنێتەوە بۆ لەبەرەوەی کە پێش هەموو شتێک کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکە دەکات ئەمە پێمان وایە کە ئەگەری گزیکاری کەمتر دەبێتەوە و لەژێر هەژمونی هیچ هێزێکی سیاسی ساحی کوردستان نابێت ئەمە یەک دوو مەسەلەی دابەشبوونی هەرێمی کوردستان بەسەر 4 بازنەدا ئەمە دەرفەتی هەژمونی هێزێکی سیاسی بە ناوچەیەکی دیاریکرا بۆ سێ ناوچەکانی کە کەم دەکاتەوە هەموو پارێزگایەک نوێنەرانی خۆیان دەنێرە پەرلەمان و هەندێک لەو بڕیارانەی تریش کە سەبارەت بە هەمواری یاسای هەڵبژاردن لەلایەن دادگای فیدرالی عێراقەوە دەرچوون ئەوانە ئومێدێک لە دڵی خەڵکیدا دروست دەکات کە بەڵێ ئەو جارە دەکرێت لە هەڵبژاردندا نەخشەی سیاسی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێت و ئومێدێک بۆ خەڵک بگەڕێتەوە کە بەڵێ هەڵبژاردن دەبێتە وێزگەیەک بۆ گۆڕانکاری و زۆرشتی تریش حەقەتەن دەکرێت بکرێنە پاڵنەر بۆ مەسەلەی گۆڕانکاری لە سیستەمی سیاسیدا ئەوەی کە ئێستا دوای 33 ساڵ لە دەسەڵات حکومڕانەی کوردی پێی گەیشتووە ئەو پەڕی بێمتمانەیی جەماوەر بەرامبەر بە دەسەڵات هەتا متمانەی ئەوەی پێ ناکات کە قوت و بژێوی خۆی کە موسەکەیەتی شایستەدارایەکەی مانگانەی خۆی و ماڵ منداڵەکەیەتی لە دەستی ئەودا بێت و خواستی ئەوەی هەیە کە بکەوێتە دەستی حکوومەتی ناوەند بۆەوەی کە هەر هیچی تێ موسەکەی لە کاتی خۆیدا پێ بدرێ و ئەو شایستەدارایانەی کەوا پێویستە فراهەم بکرێت بۆ ژیانی هاوڵاتی کە ڕۆژ بە ڕۆژ شایستەدارایەکان بە ژمارە و ڕقم هەیە بەڵام بەردەستی نادرێن بەردەستی خەڵک و ژیانیش لە هەمان کاتە لەسەر خەڵک بە بەرەوگرانی دەستی ئەوانە هەمووی دەبنێتە وشمێک بە تاکید لە ناخی خەڵکدا کە بەڵکو لە وێزگەی داهاتوی هەڵبژاردندا زمینەیەکی لەبارتر دروست بێت بۆ ئەوەی کەوا گۆڕانکاری لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستاندا دروست بێت. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر مامۆستا شوان چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە ئیسلامیەکان بڵێن ڕۆڵی گەورەیان هەبوو لە ڕاپەڕین لە بەرەنگاربوونەوەی سیستەم ئێستش لەم قۆناغەوە دوای 33 ساڵ بەدیلن بۆ نمونە هێزێکی وەکو خۆتان وەکو کۆمەڵی دادگەری دەکرێت ئێستا ئەم ینی ڕوبەڕووبوونەوەی سیستەم جا چ دەسەڵاتێکی کوردی بێ عەرەبی بێ بارکێکی شەرعی دەزانن؟ خۆی بە کورتی دیارە لە پێش ڕاپەڕین تەوژمێک تەیارێکی ئیسلامی هەبووە کە بەرهەڵستی زولم و زۆر داریەکانی ئەوسای حکوومەتی عێراقی کردووە کە پێک هاتووە لە حرەکەتێکی چەکداری و لە تەنزیماتی ئیسلامی بە شێوەیەکی عام کە خەڵک هەبووە لەگەڵ حرەکەی ئیسلامی ئەوساشدا نەبووە بەڵام عێراقی بەجێهێشتووە لەبەر ئەوەی ئەو زولمەی قبول نەکردووە ئەوانە موسسات بوون یاخود تەنزیماتی ئیسلامی بووە بەڵام من بە حکمی ئەوەی کە بۆ خۆم ئەوسا پێشمەرگەی حرەکەی ئیسلامی بووم یعنی باس لەوە دەکەم کە بەڕاستی ئەو حرەکەیە حرەکەتێکی چەکدار بوو حرەکەتێکی شۆڕژێر بوو بە جۆرەها شێوە لێرە و لەوێ قوربانی لە پێناو ڕزگارکردنی خاچی هەرێمی کوردستاندا و جوامێرانەش بەشداری لە ڕاپەڕینی 1991دا کرد. ئێستاش کە کۆمەڵێک هێزی سیاسی ئیسلامی هەن بە جۆرەها شێوە خەبات دەکەن کە هەم خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان دەکەن هەم هەڵوێستی جوامێرانە و شامێرانەیان بەرامبەر بە زولم و زۆرداریەکانی حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان هەیە لە نێویاندا کۆمەڵی دادگەری کە بەڕاستی کۆمەڵ لە کۆمەڵێک کردەوە کاری خۆی بە شێوێکی باش دەکات بۆ نمونە لە ڕووی ئیعلامیەوە کۆمەڵ هەمیشە هەڵوێست و ئەدەبیاتی بەرامبەر بە کەم و کوڕیەکانی بەرامبەر بە گەندەڵیەکانی حکوومەتی هەرێم دیارە لە ڕووی جەماوەریەوە توانیویەتی تا ڕادەیەک دەنجی جەماوەر بەدەستبێنی و خزمەتی خەڵک بکە کۆمەڵێک
مؤسساتی خەیری هەیە کە کەلێنێکی گەورەی بۆ خەڵکی هەژار و نەدار پڕ کردوتەوە تەنانەت ینی خەستەخانە و ئەوانەشی لە ڕووی تەندروستیەوە هەیە. جا ئیسلامیەکان لە ئەنجامی ئەوەی کە دەسەڵاتی ئێستا لە هەڵبژاردنەکان بە تەزویر بە فشار بڵێن ئەو کەرتەی قۆرەق کردووە ڕێگای نەداوە کە وەکو پێویست خەڵک دەنگ بە ئیسلامیەکان بدا یا ئیسلامیەکان دەنجی پێویست بینین دەنجیان دە تەزویر و دەفشاردا گوم بووە ئەگەرنا قووەت و قودرەتی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە و خەڵکی زۆر لەوە زیاتر ئیسلامیەکانی هەرێمی کوردستانی دەوێ وێڕای ئەو سەقفە نێو دەوڵەتەی کە هەشەکە وڵاتان حەز لە ئیسلامیەکان ناکەن لە هەر کوێیەکی دنیا بە ڕێگای هەڵبژاردنیش ئیسلامیەکان هاتنە سەرکار وەک لە تورکیا تا ڕادەیەک لە نوهەتەکان سەردەمی نەزمەدین ئەربەکان بینیمان جەبەین قادی جەزائیر بینیمان لە فەڵەستین حەماس بینیمان کە یەکەم دەنجیشی هێنا بەڵام ئێستا شەو ڕۆژ لی دەدەن بۆ ئەوەی لە نێوی ببن. جا ئەو لایەنە ئیسلامیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەن بەڕاستی خاوەنی متمانن لە لای خەڵکی خەڵک دەبینین بەڕاستی خەڵک باشە بە کورتی چاوەڕێی گۆرانکارین لەم هەڵبژاردنەی پێیانە بەڵام تا ئێستا ناتونە تا دەسەڵات تا بتوانن بە ئیجابی یا بە سەلبی ئیمتیحانی خۆیان بدەن. هیوادارین لەو هەڵبژاردنەی دادێ خەڵک ئیسلامیەکان تاقیب کاتەوە خەڵک شاهێدی چاچی و دەستپاچی بۆ ئیسلامیەکان دەداتن با دەنجیشیان پێ بدا بۆ ئەوەی حکومڕانیان بکەن. ئەگەر ئەوانیش خوا نەکردە بە شێوەیەکی خراپ حکومڕانی خەڵکیان کرد با لە دەورەی دادێ ئەوانیش لە ڕێگای هەڵبژاردن لابدەن. بەڵام من بۆ خۆم ئەوەی کە لە ناو ئیسلامیەکان دەژم بەڕاستی بەدیلی ئیسلامیەکان نابینم و گومانی باشم بە ئیسلامیەکانە ناشڵێم هەمویان وەکو یەکەن یا هەمویان بەفری بێپەڵەن. بەڵام بە هەر حاڵ لەوە پێش حکومڕانیش دیتراون کە بەڕاستی خزمەتێکی باش بە خەڵک دەکەن. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا شوێن کاک دکتۆر بە کورتی بێ بڵێن دوای 33 ساڵ کە ئێستا لە کوردستان بڵێن دامەزراویمان نییە دوو ئیدارە هەیە هێزی پێشمەرگەیەک نەخراوەتەوە کێشەی موچە و خواردنی داهات هەیە وەکو مەرگی جۆرێک لە مەرگی ئەم دەسەڵاتە دەرکەوتووە دوای ئەو هەموو حکومڕانیە مەرگی نزیک بۆ تۆ یاخود بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ گومان لەوەدانێ کە هەموو دەسەڵاتێکە دەسەڵات بڵێن هەر هێزێک دەسەڵات دەگرێتە دەست ئەگەر هاتوو خزمەت گوزاریەکانی وەک بە پێی پێویست بە شایستەی هاوڵاتیانی خۆی دابین کردوە ئەگەر هاتوو دادگەری چەسپاندوە ئەگەر هاتوو هەر هیچیش نەبێ وای نەکرد جیاوازی نێوان ژیانی خۆی لەگەڵ هاوڵاتیانیدا زۆری جیاواز نەبوو ئەوە بە تەکید نزیک دەبێتەوە لە دادگەریش هەموو دەسەڵاتێک پایدار دەکات. بەڵام هەر کاتێک کە ستەم لە هەر دەسەڵاتێکدا بێ دەسەڵاتەکە هەر ڕەنگ و ناو نیشانێکی هەبێ بە تەکید دەستپێکی ستەم دەستپێکە بۆ مەرجێ و دەسەڵاتە ئەمڕۆ یاسپێ یا هەر کاتێکی تر بۆیە پێویست بە تەکید ئەو دەسەڵاتە گۆڕانکاری بەسەردادێت و ئەم سیمانێکەوە جەنابتان ئاماژەتان پێکرد و زۆرشتی تریش ئەوانە هەموو سیما و نیشانن بۆیکەوە ئەم دەسەڵاتە بەرەو کۆتاییە. بەڵێ سوپاسان دەکەین دۆ سوپاس بۆ بەڕێزان دکتۆر ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی هەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی هەروە کاک شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سوپاسی جانابشی دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی پڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.